ریوبری فروشنی یک ج کمپانین تایبت به اتومبیلان به آنلاین دکرون فروشن آنکو مامال لسربه اپلیکیشن و مال پراوده هیتا کرن کاک احسان ابو بکر کاک احسان تب خیراتی سپاس با آمده بونا و ما بحثی ویکر گرمیه که به بازاره و روز بروز فراوانتر دبیتن اگر کمپانیا و بکینن نمونه که به بازاره لهره ما کردستانه روزانه چند که سردانی دکاتن بو سردانی اپلیکیشن یعنی مالپاری ایوا دکاتن بو انجام دانی معامله کی گریدراوی اتومبیل زۆر ڕاستەوەکو خۆوتت بازاری ئۆنلاین گەرم بووە گەشەیەکی زۆری کردووە ئەوەش بە بۆنەی زیادبوون و ئاسانکاری لە ڕێگای ئۆنلاینەوە وەکو ڕاپرسی کە تیمی آیکیو کارس کردوێتی زیاتر لە 82% کڕیاران سەرەتا دەست پێ دەکەن بە دوی سیارە دەگەڕێن لە ڕێگای ئۆنلاینەوە وەکو بەرنامەی ئێمە مانگانە 700,000 جیاواز یعنی دووبارە ناکرێتەوە 700,000 کەس مانگانە سەردانی پێگەی پلتفۆرمی آیکیو کارس باشە ئەمە ئەگەر مانگانە ئەوەندە سەردانی بکەن ئەم ژمارەیە تا چەند لە گەورەبووندا ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ مانگێک پێشی خۆی ئەمە مانگانە وەکو پلتفۆرمی آیکیو کارس KPI مان هەیە هەموو مانگێکش زیاتر دەکاتن دەتوانی بلی بە ڕاژەی 5 لە بۆ 15% زیاتر دەکات ئەم سەردانیکردنە ئەم مامەڵی لە ڕێی ئەپلیکیشنەکانەوە بوو تەواوی بازارەکانی دیکەش تەواوە تەواوی ئەپلیکیشنەکانی دیکە یان تووڕە کۆمەڵاتەکانی دیکە تەواوە ئاوا لە فراوان بووندا لە هەرێمی کوردستان بەپێی ئاگاداری ئێوە و ئەو ڕاپرسیانەی خۆتان دەکەن دەستە خۆش بێ بەحقەت وەکو شێوازی آیکیو کارس نابێتن پلتفۆرمی ئێمە ئەوەش بە تاکید بە شێوازی فێرکاریکردن و ئاسانکاریکردن لە بەرنمەکە وای لێکردیە زیاد بکاتن و خەڵکی باز بکاتەوە لە بینی خۆیانە و وەکچی چۆن دەڵێ ڕکمەندی بکاتن لە بۆ کەسانی دیکە بەڵام بە شێوازێکی گشتی بەڵێ چەند ساڵی ڕابردوو گەشەیەکی زۆری کردیە لە هەموو پلتفۆرمەکان زۆر باشە زیاتر کین ئەوانی بەو شێوەیە یان سەردانی ئەو پێیگەهانە دەکەن بۆ ئەنجامدانی مامەڵایەکی گەورە دەڵێن بۆ نمونە کڕینی ئۆتۆمبیلێک وەکو خۆت دەلیتن سیارە کڕین ئاسان نییە لە دوای ریەڵستەیتی خان و بەرە سیارە دێتن کە نەفرێ دەیەوێت سیارە بکڕێ پرسیاری زۆر لا دروست دەبێتن سیارێ بکڕم باشە بە چ سیارێ بکڕم باشە سۆ ڕێ دەباتە ئۆنلاین وەکو پێم وتی کە ئاسانکاریەک دەکاتن لە بۆی سیقە دروست بکاتن بزانێت چ نەوع سیارەیە بکڕێ لە بۆی باش دەبێتن کین ئەوانە زیاتر لە کام ناوچەیەکن خۆیان دەدەنە ئەم ڕێ سەردەمیانە با بڵێن و ئاسانانە کە لە ڕێی ئەپلیکیشنەکان یان تووڕە کۆمەڵاتەکانەوە مامەڵایەکەوە گەورە ئەنجام بدەن هەموو بەکاردێنن بەڵام تەمەەن دەور دەبینێتن تەمەنی گونجاو هەیە لە بۆ بەکارهێنانی ئۆنلاین زیاتر گەشەی پێدەکا و زیادی کردی عادەدەکان ئەوانی کە بە ئۆنلاین سەرەتا دەست پێەکان دەگەڕێن بەڵام تەمەنەکانی کەش دەبینن کە چەندێ بەسوودە کە چەندی ئاسانکاریان لە بۆ دەکات چەندێک کاتیان لە بۆ دەگەڕێنێتەوە تەمەنی گەورەش ئێستا فێر بووە کە ئۆنلاین بەکاردێنیتن ئەو ئاسانکاری گەورەکان لەوانەیە زۆر سەرەتا متمانیان پێ نەبوو بێتن ئەوە بڵێ مامەڵایەکەوە گەورە بە موبایل ئەنجام بدەم دواتر بچم زۆر ڕاستە ئەو خەڵکی زۆر باوەڕی بە ئۆنلاین نەبوو حەز ناکەم ناوی بۆ نمونە پلتفۆرمەکانی فەیسبوک ئەوانە بێنم بەڵام بە شێوازێکی عام متمانەیان نییە زۆر کات لە کۆمنتەکانە دەبینم کە دەڵێن زانیاریەکان دروست نییە یان ئەو نەفەری کە دایناوە وەڵام ناداتەوە ئەو وێنەکان شتێکە کە دەچی دەبینی شتێکی دی زۆر ڕاستە ئەوەی کە ئێمە کردومانە لە پلتفۆرمی خۆمانە لە آیکیو کارس ئەو زانیاریانە دەبڵ چێک دەکرێتەوە وردە کارەکانی چێک دەکرێتەوە لەلایەن تیمی خۆمانە خەڵ زیاتر ئەمە چ جوورە ئۆتۆمبیلی نانگەرم با سەیری بەهاکەیان بکەین تا چەند هەیە تا چ نرخێک هەیە بەو ڕێیانە فروشرا بێتن لە $5,000 هەتا $400,000 بەڵکو زیاترش لە بەرنامەدا دەندرێ و هەلا هەمان کە شا دەفرۆشترێتن لە بەرنامە گرانترین لە 2024دا ئێوە فروشتان بێت چی بووە چەند بووە سیارە هەبوو بە $400,000 فرۆشراوە لە ڕێگای بەرنامە لە 2024 باشە زۆر جار باسی کە باسی بازاری ئۆتۆمبیل دەکەین باس ئەوەش دێتەوە بیرمان کە بەشی کڕیاری زۆری ئەو بازارە
خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقن بوو ئەم ڕێیە ئەوە لای ئەوانش ئەوەندە بڵاو بووتەوە خۆیان لە ڕێی ئۆنلاین بەڵێ لە ناوەند و باشووری عێراقش بەکاردێتن و ئۆنلاین بەکاردێنن لە بۆ کڕین و فرۆشتن بەڵکو لە کوردستانش لای خۆشمان زۆر بەکاردێنن بگرە لە دهۆک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە لە کەرکووک هەموو شارەکان بەکاردێن لە کوردستان بە تایبەتی یا زیاتر خواست لەسەر چ براند و ئەوانەیە بە شێوازێکی عام وەکو خواست لە دوی سیارە بگەڕێن خەڵکی براندەکان دەتوانی بڵێ براندی یابانیە بەڵام دەگۆڕێتن ئێستا با بڵێن توێتە یەکەمە لە بۆ سێرچکردن لە پلتفۆرمی ئێمەیە براندەکانی کەشی بەدوا دێتن بەڵام شتێکەیە لێرە حەز دەکەم بڵێم کە دڵخواز لە بۆ سیارەی سینی زۆر زیای کردێ لە بەرنامە ئێمە ئەوە بچی دەگەڕێتەوە ئامەتەن نرخەکانە نرخە و مواسەفاتە لە هەمان کاتە سیارەیەکی تازەیە نەبووتەوە هۆکار بوو دابازینی نرخی گشتی ئۆتۆمبیلەکان لە کوردستان نرخی ئۆتۆمبیل چەند شتێک تەسیری لێ کردووە کە نرخیان تۆزە بێتە خوارەوەش کە ئەوەیە ئەم مەسەلەی ئابوووریە تەسیری لەو وەزعی کردی ئەگینا وەکو کڕیارانی ئۆتۆمبیل نەخێر زۆر بەرەو زیاد بوونە وەکو ئامار سەر و 21 ملیۆن کەس هەیە لە عێراقا تەمەنی خواری 18 ساڵە سۆ ئێمە وەکو ئایکوکاس پێشبینی دەکەین لە ماوەی چەند ساڵی داهاتووە سەر و 10 ملیۆن سیارە بفرۆشترێت لە کاتێکە کە لە ئێستاە 9 ملیۆن سیارە لە عێراقا دەتوانێت بڵێ لەسەر جادەکان خوشەکە حسن ئەو 10 ملیۆنە هەر هەمووی کارەبایی بێ بە باسی کارەباییش بکەین زۆر باشن بۆ ژینگە و بۆ هەموو لایەک مەدحی دەکە ئەرێنین بۆ لە هەموو لایەکەوە جا ئەمە بازاری چوون بووە ئەم ساڵە 2024 داتا هەیە گەر بزانین چند فروشە بەڵێ وەکو فرۆشتن نەخێر حکومت دەستی خۆش بێ پرۆگرامی زۆر باشی داناوە کە ئاسانکاری بکە و تاکس گومرگی لەسەر سیاری کارەبایی کەم کردوێتەوە و لە هەمان کاتە براندەکان و معرەزەکانش هاوکار دەبن لەو مۆزوعەیە و پارچەی یەدەگی شکر تۆزێ زیای کردیە و ستیشنی مەحەتە ویزگەی کە بتوانن شەحنکەنەوە زیادی کردیە ئەوە وای لێ کردووە خواست لە بەرنامەی ئێمە کە بەدەیتە دەتوانین چێک بکەینەوە لە 2024دا 355% زیای کردووە لە ساڵی ڕابردووە خواست گەڕان بە دوای ئۆتۆمبیل کارەبایی باشە بە بگەڕێمەوە سەر بازارەکە بازاری ئۆنلاین کە ڕۆژ بروش فراوانتر دەبێتن لە تەواوی جیهان دەبێت دەرفەتی کاریش باش بڕەخسێنێتن چونکە خواستێکی زۆر لەسەر حرەکەیەکی زۆری تێدا ئەگەر کۆمپانیایەک با نمونە بینی کۆمپانیا ئێوە چەند کەس لە کار دەکەن ئێمە سەر و 35 کەس لە کۆمپانیا ئێمە کار دەکاتن و هەمووشیان خەڵکی ئێرەنە بگرە لە بەغاش خەڵکی لای خۆمان دامەزراوە لە بەغا داوام دەکەن ئێمە ئۆفیسمان هەیە لە چەند شارێک بگرە لە هەولێر لە بەغدا و تیمشمان هەیە لە شارەکانی کە بۆ نمونە یارمەتی معرەزەکان دەدا و فێریانەکە چۆن بەرنامەی بەکاربێنن یعنی کەوتنەوە ئەوەی معرەزەکانیش خۆیان لە و ڕێە بەکاربێنن زیاتر بە ئۆنلاین بفروشن باشە ئەگەر قازانجی ئێوە وەکو کۆمپانیە لەم مامەڵەیەدا چۆنچوونیە چۆن دەست دەکەوێتن چییە لە کاتێکدا بوو نمونە ئۆتۆمبیلێک دادانێ من فروشیارم کەسێکی دیکە دێک کڕیاری تو پر دەکی لە نێوان ئەو دوانە زۆر ڕاست بە خۆشحاڵیەوە بەرنامی ئێمە بەبێ بەرامبەر دەتانی بەکاربێنی و لە بۆ کڕیاران هیچ پارێک پێویست ناکە بدەن فروشیار دەدات کڕیار پارە ناداتن دەتوانێت بە دوای سیارەیە بگەڕێت و ئاسانکارێکی لە بۆ دەکەین بەبێ بەرامبەر وەکو فرۆشیار هەندێک کات هەیە معرەزە وکالی ڕسمیەکانە و خەڵکی تایبەتش لێرە حەزەکەم بڵێم کە ئاسانکاریەکەیە لە بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلی خەڵکی تایبەت کە دانێن بڕێکی پارەی ڕەمزی وەردەگیرێ لە بۆ ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەشێکرێک کە هاوکاری دەبێتن بتوانێت بگاتە کڕیارێکی باش لە بۆ ئۆتۆمبیلەکەی حەزەکەم لێرەشەوە بڵێم کە کڕیاریان داوان لێ دەکەین بە سعرێکی باش سیارەکانیان دابنێن سعری بازار بیتن ئەو لە سەری معقول بێ خەیاڵی دانانن زۆر ڕاستە هاوکاریان دەبێت بە زووتر بتوانن سیارەکەیان بفرۆشن و شێوازی ڕسمگرتنی سیارەکانیان جوانتر بکەن بۆ ئەوەی کە کڕیارەکە لی تێبگاتن
ووەکو ئەوە بێ کە خۆی بچێ بە چاویش ببینی هەر ئەوە بێ زۆر سپاس دەکەم ئەوەی کە ئێمە دەکەین هاوکاریان دەبین و بەنسبەت تیمی خۆمانە زۆر هاوکارن و تەفاسیلی سیارەکان وردەکاریەکانی هەموو دەبڵ چێک دەکرێتەوە پێشەوەی بڵاو بکرێتەوە زۆر باشە زۆر سپاس کە حسەن ئەبوبەکر بەڕێوەبەری فرۆشتن لە یەک لە کۆمپانیەکان کە لە ڕێی ئۆنلاینەوە کاری کڕین و فروتن و ئۆتۆمبیلتان ڕێکخستە سپاس بە ئەمەدەمتان سپاس لە بۆ تۆش